بێگومان ئازادکردنی شاری ڕەقە هەنگاوێکی مێژوویە لە دیرۆکە ئەنووسرێت کە گەلێک کورد ڕوبەڕووی گەورەترین و بەهێزترین و درەندانەترین هێزی تیرۆریستی بووە و توانیوەتی شکستی پێبینێ و پایتەختەکەیان بڕۆخێنێ و ئازادی بۆ شاری ڕەقەش بێنێ. بێگومان ئەم ئازادکردنە ئەبێتە هەنگاوێکی زۆر گرنگ لە داڕشتنی داهاتووی سووریا، ئاوادانکردنی سووریاکی دیموقرات فیدرال وەکو کە ئێمە ئەمانەوەیە وەکو خۆسەری دیموقراتیک کە پرۆژەی فیدرالی بۆ سووریا پێشکەشمان کردووە. بێگومان ئەمە جێگەی پێگەی گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان و لە داهاتووی سووریا قایمترەکە بەهێزترەکە و پیشانیش ئەیە کە گەلی کورد لەگەڵ پێکهاتەکانی تر کە لە ڕۆژاوای کوردستاندا دەژین. براستی ژنانی ڕۆژاوای کوردستان نەت حملەی ڕەقای تەنها دا ڕۆلێکی گرنگ لیستن هەروەها ناو تەواهی شورشە ڕۆژاوای کوردستانێدا و د ناو تەواهی کۆمەلگای سووریێدا ڕۆلێکی زۆر گرنگ هەبوو، ڕۆلێکی پێشەنگ هەبوو. نه تنها درقه لهر وها لکوبانی جی مقاومتی زور هبو د کسایت آرین میرکان و قالك شهیدانی کو لهمبری داعش تکوشان کرن گیشن اصل شهادت جبر به اوا جنانی رجاوای کردستان باندوره کی زور گوری لسر جنانی عرب کر جن عرب جی د حمله رقیدا زور بجدار بو دیسان لسر جنا یزیدی باندورا کی زور گوره کر بشکل جنانی یزیدی د ناو لگل یپجه لهمبری داعش شر کرن تکوشان کرن بو انتقامی لهمبری داعش طول خراب کن